ناوی یەکەمەکان لەسەر ئاسی هەرێم بۆ قۆناغی دوانزەی ئامادەیی زانستی وێژەیی پیشەیی خوێندنی ئیسلامی بۆ ساڵی خوێندنی 2019-2020 خولی یەکەم ڤانیا شێرکۆ حسێن فەرەج کۆلێژی هەڵەبجەی هاوبەشی کچان لە پارێزگای هەڵەبجە لە بەشی زانستی کۆی گشتی نمرەکانی 600 تێگڕا 100 نمرە دووهەم لەنیا فەلاح حەسەن مەحموود ئامادەیی هەڵەبجەی کچان پارێزگای هەڵەبجە بەشی زانستی کۆی گشتی نمرەکان 600 نمرە تێگڕا 100 نمرە سێهەم حەسەن ئامانج بورهان محەممەد ڕەشید ئامادەیی ژیاری ئەهلی تێکەڵاو پارێزگای هەولێر بەشی زانستی کۆی نمرەکان 600 نمرە تێگڕا 100 چوارهەم بەڕێزان کاڵم یەکەم و دووهەم و سێهەم و چوارهەم هەر چواریان یەکەمن یەک نمرایان هەیە هەمویان 600یان هەیە چوارهەم ناو دەریا سلێمان عەلی تاهر ئامادەیی بژارەی تێکەڵ پارێزگای دهۆک قۆناغی دوانزەی زانستی کۆی نمرەکانی 600 تێگڕا 100 کەوابێ هەر چوار یەکەمەکەی بەشی زانستی دوانیان لە پارێزگای هەڵەبجە وەدانەیەکیان لە پارێزگای هەولێر وەدانەیەکیان لە پارێزگای دهۆکە کە هەر چواریان کۆی گشتی نمرەکانیان 600 نمرەیە واتە لە هەموو وانەکان 100یان هێناوە بۆ بەشی وێژەیی دوو قوتابی ئازیز هەمان دەرەجیان هێناوە هەمان ئاسیان هێناوە سارا بەدرخان محەممەد عەبدوڵڵا ئامادەیی نەوژینی کچان لە پارێزگای هەولێر کۆ نمرەکانی 690 بە تێگڕا 98.57 قوتابی دەرباس ئیسماعیل حەسەن عەلی ئامادەیی ساوێنی ئێواران پارێزگای سلێمانی دوانزەی وێژەیی کۆی گشتی نمرەکانی 690 تێگڕا 98.57 بۆ بەشی خوێندنی ئیسلامی یەک قوتابی لەسەر ئاسی هەرێمی کوردستان یەکەم بووە مینا ظاهر مستەفا خەلیل دواناوەندی شافعی کچان بۆ خوێندنی ئیسلامی لە پارێزگای سلێمانی لە بەشی خوێندنی ئیسلامی کۆی گشتی نمرەکانی 874 تێگڕا 97.11 بۆ بەشە پیشەیەکان لەسەر ئاسی هەرێمی کوردستان لە بەشی کوشتتوکاڵ لە بەشی گەشت و گوزاری و هەروەها لە بەشی پیشەسازی لە ئامادەی پیشەسازی و لە ئامادەی بازرگانی لەسەر هەر بەشێک لەمانە قوتابیەک یەکەم بووە بۆ هەر بەشێک قوتابیەک یەکەم بووە کە ئەمە ناوەکانیانە حەسیبە جەمال عومەر ڕەمەزان ئامادەیی کوشتتوکاڵی هەولێر لە پارێزگای هەولێر لە ئامادەیی کوشتتوکاڵ کۆی گشتی نمرەکانی 827 تێگڕا 91.89 قوتابی زەینەب عەبدولکەریم ئەحمەد سەعید ئامادەیی پیشەیی گەشت و گوزار لە پارێزگای سلێمانی لە ئامادەیی گەشت و گوزار تێگڕای نمرەکانی 660 تێگڕا کۆی گشتی نمرەکانی 660 تێگڕا 95 قوتابی میر ڕەحیم کەریم حەمە ساڵح ئامادەیی پیشەیی زانستی کۆمپیوتەر لە پارێزگای سلێمانی لە ئامادەیی پیشەسازی کۆی گشتی نمرەکانی 650 و هەروەها تێگڕاکەی 93.75 کۆتا قوتابی کە ئەویش یەکەم بووە لەنجە هیدایەت عەبدوڕەحمان عوسمان ئامادەیی بازرگانی سلێمانی کچان لە پارێزگای سلێمانی لە ئامادەیی بازرگانی کۆی گشتی نمرەکانی 629 تێگڕا 89.86 بەڕێزان هەموو ئەم ناوانە ناوی 11 قوتابی یەکەم بوون کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەمانە هەمویان لە ڕیزبەندی یەکەمان بەڵام هەر یەکەیان بەشێکی جیاوازی هەیە چوار قوتابی ئازیز لە بەشی زانستی دوو قوتابی ئازیز لە بەشی وێژەیی قوتابیەکی ئازیز لە خوێندنی ئیسلامی و هەروەها چوار قوتابی ئازیزی دیکە لە بەشە پیشەیەکان لەوانی کە ئامادەیی پیشەین گەشت و گوزار و بازرگانی و هەروەها کوشتتوکاڵ و پیشەسازی هەموو ئەم ناوانەی کە ئاماژەمان پێدا ئەو 11 قوتابیان کە لەسەر ئاستی بەشەکانیان لەسەر ئاستی هەرێمی کوردستان یەکەم بوون ئێمە پیرۆزبایی لەم قوتابیانە و لە هەموو قوتابیانەکەین کە توانیوانە لە خولی یەکەم سەرکەوتن بەدەست بێنن